هەرێکە لە بەڕێزان کاک شەماڵی عەبەڕەش وارووا خات و شادان فوادی هاوسەری زۆر بەخێر بێن جەژنتان پیرۆز بێت جەژنتان لێ پیرۆز ئەمانە جارێک جۆمان لە شەعرە بێ ئینجا پێیان تاوەرگرین بەڵام پێشەوەی شعرەکە بخوێنێتەوە سەحەرخان ئەمانە جەژنە پیرۆزە بکەین کاکە فەرم فەرم بەشکم لەو فیلمەداشە کا کاروان لە بیری چێتەوە فەرمووە ئەڵێ لەم فەرجێکە جەژن لە ئێوە لە هەموو کارمەندانی کورساتی خۆشەویست پیرۆز دەکەم جەژن لە هەموو کوردان پیرۆز دەکەم لە هەموو مسلمانان لە جیانە هیوادارم ئەم جەژنە ببێتە هۆی ئەوەی کەوا خۆشگوزەرانی زیاتر بۆ میلەتەکەمان بێتە پێشەوە ئینشاڵڵا خات و شادان منیش بە هەمان شێوە جەژن لە ئێوە پیرۆز دەکەم و لە هەموو کارمەندانی کورساد و لە هەموو گەلی کورد لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن دووبارە ئێوەش پیرۆز بێت جا گۆرانی ماوە شعر ماوە قسەی خۆش ماوە باشە یاڵە کاکاڕۆن ئامادەی فەرم لەو شارە خەدەنگی سەنەمێکم لە جگەردا شۆخێکە غەمی ئاینەداری بە قەمەردا خەمڵیوە وەکو گوڵ بەسەر و بەرگی بەهاری خۆی گوڵ دەمی گوڵ چەپکەنی گوڵناری لەبەردا بۆ زەوقی تەکەلم کە دەمی هاتە تەبەسسوم خەندەی لە دەمی غونچە و تەعنەی لە شەکەردا شەڕیانە لەسەر موڵکی دڵم غەمزە و نازی بۆ یەکی بەجوددن وەکو نەشتەر لە جگەردا گەنجینە تەلەسمی هەیە بەو چاوە لەسەر هیچ وەچی چییە ئاشوفتەیە زوڵفی لە کەمەردا گەنجینە تەلەسمی هەیە بەو چاوە لەسەر هیچ وەچی چییە ئاشوفتەیە زوڵفت لە کەمەردا تیرت کە قەراری جگەرم بوو وە دڵم کەوت تا ڕۆژی حەشر داڵی خەدەنگت لە جگەردا ماڵێکە هەموو وەقفە لە شەوقی سەری کۆمەت عمرێکە هەموو سەرفە لە ناڵینی سەحەردا هەر لەحزە وەفایی وەکو بولبول کە دەناڵێ کەس مەنعی نەکا عەشقی گوڵەندامی لەسەردا پەنجەی ئێوە خۆش بێ نەفەست هەر بمێنێ سپاس بۆ تۆ کاکەڕن خۆش سپاس بۆ تۆ یادگاریەکی جوان بوو بۆ من کاک شەماڵ نێوانتان لەگەڵ شەعرۆشتا چۆنە جان نێوانتان لەگەڵ شەعرۆوانەیە چۆن وەڵی من ئێوە ئەکتەر مەمزان بەلای شەعرۆشتا ڕۆن ناڕۆ لە دەرخ و مەرخوشتیوە هەر زۆر زەحمەتم بە قورئان کاتی خۆی لە ئیمتیحانە ئینشاوشتم بۆ دەرغ ناکرا محفوظاتیان پێ و پێ بۆم دەرناکرا بە تەجوید مەکرد بۆی لەبەری بکەم یعنی بۆ نمونە شتێکی نەجیب مەحفوظە بووە بوا لەبەرمان کردای بۆ ئیمتیحان بە زۆر لەبەرەکرا بۆم لەبەر ناکرا لەبەرەوە تەلحین مەکرد لە لای خۆمەوە بۆی لەبەر خۆمەوە من تۆ ئینجام نووسیەوە زۆر خراپم بۆ شاڵەنەوەی گوێ لە شەعرۆشت نەگرێت زۆر هین نییە لایەنە سۆزارێکی وان نییە والله چۆن دەرەبڕەخات و شادان خۆشەویستی چۆن دەرەبڕێ بۆ چۆن وڵایی بە گۆرانی بە گۆرانی بە گۆرانی شادان ئاشکرای کرد مامۆستا شەماڵ بەخوازان چۆنە من جۆگری شارم یعنی وە نەبێ بەس دەرەخکەری شار نیم یان ناتوانم دەرخەکەم ناتوان بیڵم شادان باشەوە
نێوانت باشە جەناب. باشم بەزەوەی کە ئەوسا لەبەرم کردو کۆن کە گەنج بووم بەس ئێستا کەمتر ئەتوانم ئەوشتانە مەجال کەم ئێستا پیرێتیە و پیر بووین ماشەڵڵا لێبێ یەخوا تەمەنێکی بەبەرەکەت نەخوا بەزیابێ لە بەکارەکانتان بێگومان بە هەموو بینی کە ئێواتانە لای ئێمە شیرینن کەس زۆر عزیز خۆتان شیرین بژین مامەستا بۆ لە گۆرانی وتن ماوەیەک بەردەوام بووی هەندێک گۆرانی شت هەیە وڵی لە ڕاستیە مەسەلەکە گۆرانی وتن نییە سا طبعاً نازناوی گۆرانی بێژ نازناوێکی هێزگار گەورەیە لە پاڵیا و لە پشتێوە کۆمەڵە شت هەیە کە ڕەنگە من نەمبێ لە شارەزایی بوون لە ئینسترومنتی مۆسیقا لە شارەزایی بوون لە نۆتە لە زۆر شت یعنی من کەسێک نیم ئەو شارەزایم هەبێ وکو ئەو نازناوە هەڵگرم بەڵام لە مەسلەی ئەدا توانیمە بۆ ئیشی بۆ کاری هوەری تر ینی بۆ مەسەلە بۆ دراما یاخود بۆ شانۆ ئەدای گۆرانی بکەم یانی تەواوکەری ئیشەکەی خۆت بێت ئەوەیە یعنی سا ئەو گۆرانیانی کە هەمە و لە حتا بۆ تەلەڤیزۆنی شانێکی تۆمار کراوە هەمووی پەیوەندی بە شانۆ و دراماوە هەبووە مەسەلە هەرچەنەکەم پەیوەندی بە درامای ژیانەوە هەبووە ئێوارەیە پەیوەندی بە سێتای ئاسنینەوە هەبووە شانۆی سێتای ئاسنین قژزەرد پەیوەندی بە مەموزینەوە هەبووە هەموو ئەوانە کەوتراوە بە پەیوەندی بۆ شانۆ یان بۆ دراماوتراوە جا خات و شادانیش ئەم حەزی گۆرانی تیا هەیە جاروباردا ئەنیشن لە تەنیایی خۆتانە یان لە شوێنەکە لە ناهاڕێنە بۆ یەکی بسێنەوە بە یەکەوە بیڵێن دەی من باشەکڵێنە نێڵی بابیڵێ نەیڵێت یان جەنابێت شەرحی خۆم بکەم من دەنگ زۆر زۆر ناخۆشە بەس دائیمە حەزم لەوە کردووە دەنگم خۆش بێ و تەنانەدا هەموو جارێک واڵێم ئەڵێ مەگەر ئەمە دەنگم خۆش بە بڕواتان نەبێ کە میوانم باتە بە گۆرانی بەخێراتنی مەکە لە شوێنێکا و تو تۆ بڵێن دەنگت ناخۆشە یان ئەمە هەستی خۆتە هەندەم و تۆ مامۆستا شەماڵ سەر زۆر ناکەنی یعنی چی ئەوە وڵی هەموو جارێ محاولاکە گۆرانی بڵێ ئەڵم باشە قەی ناکەم من ئەو من مێرتم و هاوسەری یەشینەوە ئەی دراوسێکە خە گوناحیان چیە گوناحی من چیە بۆ دەنگە گۆرانی بۆڵێ من هەر هەشێڵێم بەڵێ ئەو هەر سەرەتاوتی بە گۆرانی بۆی دەرئەبڕێت زۆر زۆر خۆشە تۆ بیکەێنە ماڵ بەسەریەوە ئێستا وڵی کۆپلێکیش وان بۆ بڵێ بەمبانی ئەو بەم دەنگە مامێکەکە بۆ بێن با من بیبم ئاری هەر ئاری وڵە عزیز کێش لەگەڵ خۆتان نەقڵی جەژنەکەش بەری دەستەکانە خۆش بێ ئەمە بۆ دەگەکشەماڵکان خاتوشان جان لە بەیانی و ئاری ئەڵێ زوقلەکان مەخەنەنە جلەکانتان ئەتوێتەوە ئەمەش ڕێنمایەکی ئەمە بۆ میوانەکانمان لەگەڵ تا بڕوا ئەزانی من یەک دوو جار تەجروبەی ئەوەشم هەیە لەگەڵ فێرقەی مۆسیقاوی سوومە داوای لێبوردنەوە تەمان خەلەلەکە لای منە لای فێرقەکە نییە لەگەڵ فێرقەی مۆسیقاوی سوومە گۆرانەکان بڵێم سرم لە تێک چووە من سرم لە تێک چووە جاسەریم لەوانی شتێک تێگا بە تەنیا کەواتە لەبەرەوە خۆ یەک کۆپلاژەڵێم ئەگەر بە تەنیا ڕوخسەتم بن هەرچەند ئەکەم هەرچەند ئەکەم ئەو خایاڵەی پێماستە بۆم ناخرێتە نێو چوارچێوەی نێو چوارچێوەی هەڵباستە ئەو خایاڵەی پێماستە بۆم ناخرێتە نێو چوارچێوەی نێو چوارچێوەی هەڵباستە لێک داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وەها دوورن لە یەک نازانە ئەمیز دەروون بکرایەوە وەک تۆمار دەرکەوتایە دنیای جوانتر لە بەهار دەرکەوتایە ئاواتی وە خەوبینی
بشنگدارتر لە ئەستێرەی خوبەیشی باشە؟ یاخوا و دەنگە خۆش بێ دەنگێکی سۆفت توانێت کاکاروان دەنگێکی زۆر ئارام ئەحساسی خۆش کاک کاروان ئەگەر ویستت شتێک بڵێ بە مایکەکە عەزیەت کێشە خات و شادان کە ئێمە گوێمان لێگرت طبعا بۆ ئێمە تاموچێژێکی ترەیە بەڵام بۆ جەنابەت پێمان دوو قات تاموچێژی هەیە چونکە مەڵک یادگاریشە بۆ زیینەوە کاتەوە زۆر کۆنە و کاتی کە ئەم درامای ژیان تەسویر کرا ئەو کاتە من هیچ عیلاقەیەکم لەگەڵ شەماڵان نەبوو من بەزیۆ هەموو بەزەونی خۆی ئاشکراکە ئەبێ پێشتری ژوتوێتی نا؟ بەڵێ پێشەوە بۆ درامای من هەنەشم دی بووە بزانم ئەو کاتە نەشم دی بووی نەکرد بەس بە دەنگەکەی چکەم ئیشی نەکرد لە کارەکە تەنها دەنگەکەی خراپ سەر ئیشەکە بەڵام زۆر معجبی دەنگی بووم بەڕاستی هەتا ئێستا ئەوە هەر لە دڵمایەکە ئەو کاتە و گۆرانی و تۆ من معجب گۆرانی بوو؟ مەی تەمسیلی هەرمی ئێستا کاتە بۆیە بە تایبەت یەکەم جار من بەم دەنگی ئەم ئاشنا بووم بە یەکەم جار کە زانیم شەماڵی عەبەڕەش و گۆرانی بێ ئەم چۆم لەم گۆرانی ئەم بوو ئێتە زۆر معجب ئەو دەنگی بووم تا ئێستا شەرما و جارجاری شەر بەدەم کە کاتێ کتێبێکی خوێنێتەوە شتێکی خوێنێتەوە دواتر کە مەجال لەگەیە بە خۆی سراحەت بکە ئەوە دوو کۆپ لە گۆرانی ئەڵێت کاک شەماڵ کاتی لە کوردیەکانە ئای ئەو ویستمە باس بکەم تەمام من یەک دەست جلی کوردی مێ لێرە بە حساب دوێنەکەوتان جلی کوردی وتم ئۆکەی مشکلە نییە بەس کە بەیانی لە بەرم کرد بڕواتان هەبێ ئەگەر لەبەرما بۆ ئێوەش گەرماتانە بوو شکەوەی من ستارخانیە دووبەرۆکە ئەمەngە گەرم بوو ئەمەngە گەرم بوو بۆ زستان پاڵتۆن ناوێ لەبەرەوە بەخواوتم ناتوانێت داوا لێبوردن لە ئێوە لە بینەرانی کام بۆ جلی کوردی مەبرانی جەژن بەڵام وەر بە قسەی خۆشی ویستم مزانم لەگەڵ خات و شادانە بەردام جلی کوردیەکەن نایکەن بەڵێ لە وەڵندانوانە نەخێر سەر لە بەریتانیا لە بەریتانیان لەوێ جەژن چۆنەکەن ڕەوەندی کوردی جەژن چۆن وەڵی نییە نییە ناوە بەس خۆتانە لەبینی خۆمان لەبینی خۆمان بەیانیان ئێمە من لە ماڵی باوکشما فێر نەبووم شادان فێر بوو بەڵام من فێر نەبووم لە ماڵی باوکما بەیانیان چێشمان لێ نەناوە هەر لە نیۆڕوانات چێژێنراوە ئێمە شەرواکەین بەڵام تر قەیسیەکەی تایە و خوشتانەی تایە نەریتەکەتان ون نەکرد نەخێر بەڵێ بەڵێ چکە ئێمە لە منتقەیەکی ژەژین بڵین لە دوو گەڕەکی نزیک یەگەژین کە خوشکم لەوەیە کچەکەم لەوەیە خوشکە زاکانم دوانیان لەوێن لەبەرەوە لە جەژنانە ئەو نەریتە بۆ ئێمە وەکو خۆمانە جا کاڵم نییە بەعام نییە ینی وەکو نییە خەڵک بچێ بۆ میوانی خەڵکو و خەڵک مەوعید لەگەڵ خەڵکادا بنێ مەگەر ئاهەنگێ بێ خەڵک کۆ بێتەوە شێوەی کوردستان جا تەبعەن کاتێ تۆ باسی جێژن ئەەکەی زۆر گرنگە ئەو خواردنە شتیایە دروست ئەکرێت ئێستا هەرچێ بوو بە تام و بەلەزە دروست بکرێ خاتو شادان دەستاوی خۆشە مامۆستا شەماڵ وەڵڵاهی ئەزانی چی جاران من هەرموو دایکم خواردنی خۆشە بەزی سە خواردنی کەسم لا خۆشنی شادان نەبێ ئەمەngە بە تام خواردنی ئینشاڵڵا داوەتی ژەبن و لای و تایبەت دروستەکەی شادان خان بۆ جەژن کە بەدڵیەتی مامۆستا شەماڵ زۆر حەز لە هینەکە قەیسی کوشمی زۆر حەز لێکە بامی حەز وڵا تقریبا هەموو شتێک خوا وڵای من گوناح هەموو شتێ خۆم هیچ مشکلەیەکی لەگەڵ خواردنانە هیچ مشکلی نییە بەس گۆشتی تیانە بێتر گۆشت ناخۆی گۆشتی ناوشلە ناخۆم گۆشتی ناوشلن مەگەر بە قیمە بۆ شفتەیە بۆ شفتۆ کە بابوانە بەس گۆشتی ناو شلە ناخوات ئیتر لێرەش کە سوکارم وەزانێکە چین بۆ شوێنێک ئەڵێ و کاکشە ماشلەکان گۆشتیکانی لە بەرتۆ تێمان نەکرد تەبانە وەستا پێما بە بەسەردانێک هاتوونەتەوە کاری بوونەریتانێ و فیلمی سینەمایی هەیە و باسیێمانە هەبوویەکەی کاری تازەتان ئەچینە لای بەرەمێکی تر نازانم کاک کاروان کاک ڕەڤین کاک بەختیاریش ئەمڕۆ هەر ئەوێ بەرهەمێکمان پێشکەوتن لە کاک بەختیار بزای حازرە کاک بەختیار حازری دەوەڵا ئەگەر حازری با دەست پێ بکەین بیڵێت دێڵە دۆڵاو حەزانە مهمە دێڵ بڕۆین قسەی بینی خۆیانە مایکیان لێ نازانین ڕێکەوتون کامتان ئێڵێ ئێمە گوێ لێ واگرین فەرموو ڕۆزە ڕەتمیمانێ ڕەتمی ڕۆزە هەن گۆرانی شادی مایکەکەمان لێرە بوو ئەوە شادان خان کاک کاروانگیان ئازێت کێشی ئەو مایکە وەرگری ئامادەی کاک بەختیار
مكورنو يراك شاوي قردك سيوانك ما مكورنو يراك شاوي قردك سيوانك سري راح ضربي قرين جيش الكبود استانك سري راح ضربي قرين جيش الكبود استانك ما مكورنو يراك شاوي قردك سيوانك ما مكورنو يراك شاوي قردك سيوانك سري راح ينضل بقري جيش الكبود استانك سري راح ينضل بقري جيش الكبود استانك سير باز ما هالبرينا برلقا قيخان ديا سير باز ما هالبرينا برلقا قيخان ديا نعرتي جوكر دكا جوشو قولي سيوانكم نعرتي جوكر دكا جوشو قولي سيوانكم بخد يا ورد بدروي قولي ما خوانك توني قران بي جشنا ضمن ميدان ديدا 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 أرخوايا سورة بهارا قول شنا يا رزاويا أرخوايا سورة بهارا قول شنا يا رزاويا دشتو كورنجين وبيرشويا ونو شيانكم دشتو كورنجين وبيرشويا ونو شيانك يا اخوانا فست هەر ئایدەم خۆش دەستان خۆش کاک بەختیار زۆر زۆر سپاس زۆر جوان بوو سپاس بۆ ئێوە بەڕامی تریشمان ماوە ئەی وایە ئەبێ گۆرانیەکی خێراشمان پێشکەش بکەن ئەوەی تەڵمانکردە یا کاکاروان یا کاگرەوینی ترەوە خۆیان ڕێکەون یەکێکیان پێشکەشمان بکەن با بگەڕێن لە میوانە ئازیزەکانمان مامۆستا شەماڵ بێگومان ئێوە لەگەڵ شادانخانە هاوکاریشن ئیشەڵڵا تەمەنێکی درێژ بە یەکەوە بەڕێ بکەن هەر بەم شێوەیە جا ئەوەی کە هاوکارەکەت هاوسەرت بێ یان هاوسەرەکەت هاوکارت بێ ئەمە چۆن ئێوە باسی ئەکەن یەکەم جار مامۆستا شەماڵ جا دوای شادانخان بەڕاستی ئێمە لە هەموو کارێکی هونەریە ئەبینەوە بە هاوڕێ یعنی وەکو هاوسەر مامەڵە ناکەین وەکو هاوڕێ مامەڵاکەین لە مەسلەی چکە ڕەنگە لە مەسلەی هاوسەریە چاوپۆشین هەبێت لە هەندێک شت بەڵام لە هاوڕێیەتیە ڕەنگە و چاوپۆشینە نەبێ یعنی بۆ نمونە ئەگەر شتێک جێ ڕخ نەبێ زۆر بە سەراحەت ڕخنە لە یەکە گرین ئێمە لە کارە هونەرەکانمانە
زۆر بەسەراحەت جاری وها بۆ شادان بە منی و تۆتەتی تۆ لەم ئیشا ئەم مەشەدەواەکەی جوان نییە مەسەدا پێویستی بە فلان گۆڕانکاری ئەفسار گۆڕانکاری زۆر ئێمە زۆر سوود لە یەک وەرەگرین لە ماڵەوە ڕۆڤەکانیشتان لە ماڵەوە ئەنجامەیەن جاویستم ئەوە بڵێ بێلەوەی ئێمە فرسەتێکی کەمان هەیە کە زۆر جار بەیەکەوە بووین ئەو بینراوانەی کەوا ترشانە و بێیان دراما بێ بەیەکەوەین لە ئیشەکە ئێمە فرسەتی ئەوشمان هەیە زیادە پرۆڤە بکەین لە ماڵەوە ینی ئەوە ڕەنگە بۆ هەموو ئەکتەرێکە و گونجاو نەبێ بەڵام ئێمە ئیسفادەمان لەوە زۆر کردووە زۆر لەبەر ئەوەشە لە زۆربەی زۆری و کارانی کە کردومانە بەڕاستی ئەو مەشەدانی کە بەیەکەوەینەوە بینراوانی کە بەیەکەوەین هەستی پێەکەی کە باش ئامادەترن ڕەنگە لە مەشەدەکانی ئەوش سەبەبەکەیەوەی شادان خان کەمتان بە تااقەتترن بۆی کە دابنیشە پرۆڤەی ئەوەی تر سیرکە لە ڕاستیا بۆ تااقەت دەگەر باسکی شەما زۆر زیاتر بە تااقەتترە دائنیشێت عنی من زۆر جار ئەگەر ئیشک بێتە پێشەوارێ من بەس تەنها مەشەدەکانی خۆم و ئەگەر هەموو نەسەکە ژێکجار بخێنمەوە ئیتر ئەوە کافیە لەوانەشە زۆر کافیش نەبێ بۆ من بەس شەماڵ بێت دو سێ جار هەموو نەسەکە بخوێنێتەوە و ئەنج ئەو مەشاهیدانی خۆی بێکەوە پرۆڤاکەین زۆر جاریش هەیە زۆر کار هەیە شەماڵی تیان منیتیانی بۆ نوونە ئەم کاری ئێستا کردوێتی ئەم فیلمەی ئێستا کردویانە تەمی بابا منیتیانیم بەس من هەر منیش لەگەڵ هاتوومەتەوانێ و هاوکاریشیم بەڵێ زۆر کاریژێ منیتیان و شەماڵیتیان نییە ئەو کارانەی کە یەکێکتان ئەڕوا ئەوەی تر لەگەڵ یەکێ بۆ سەر لۆکیشنەکان زۆر جار بەڵێ نەک دائیمە زۆر جار ینی مەجای تیاێ ڕێگە پێکراوە ڕێگە پێدراوە بێ ینی زۆر مەشت هەیە ڕەنگە لۆکیشنەکە مەجالیەوە نەبێت زۆر خەڵک لێ بێ قەرەباڵغ بێ باسی کەم فیلمە تازیەش بخەین و هەم هێنە بابەتی چونێرە چەند نەمانی زۆر جدیار بین چینەوە ناو ڕۆخی زۆر هوەرەوە حەزماگە دیوەکەی ژیانتان زیاتر پیشان بڵام تەمی بابا ئەو فیلمانی کە ئێستا هەن لە سینەماکانی ئێمە کار دەکەن هەنگاوی یەکەممان ناوە لە سینەمایە یەکرێ بڵێن هەنگاوی یەکەممان ناوە زۆر جارێمە ئەو پرسیارەمان لە هونەرمەند کردوڵێ ئێشتا لە سەرەتای هەنگاوەکە داین بەس ینی وانە تێڕوانینێکی نییە بڵێن هەنگاوی یەکەممان ناوە بەڵام پێویستمان بە 2 3 4 و زیاترە بەڕاستی بڵێم ینی نەک لە بەرەوەی من لەم فلیما بەشداریم کردووە چونکە من فیدباجی فلیمی بێنیشتمانیشم گوێ لێ بووە چەنە بەداخەوە مەجالم نەبووە تا ئێستا بچم و هەر ئەچم و دواتر فلیمی ئەزممویشم بینی ئەوەی کاکشەوکات ئەمانە بەڕیزبند ئەگەر حسابی بکەی بەڕاستی هەنگاون یعنی تۆ ئەتوانی من بۆ خۆم زۆر گەشتبینم بەرامبەر ئەو حاڵەتە و ئەو فلیمەی خۆشمان لە چەند ڕوویەکەوە گەشتبینین لە ڕووی هوەریەوە زۆر گەشتبینم چونکە ئەوەی کە ئیشی تیا کردووە لە پشتی کامێرا و لە بەردەم کامێرە هەمووی کووردا ئەمە شتێکی زۆر گرە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە خۆماڵیە ینی ئێمە لە هەموو کارەکانی پێشووە ئەتمات کراوەتە سەر وڵاتانی دراوسێ بۆ زۆر کاری تەکنیکی و هونەری بەڵام ئیستا گەنجانێک ماشەڵایان لێبێ گەنجانێک لە پشتی کامێرەوەن کە زۆر هەست بە مستەقبلێکی گەشاوە ئەەکەی لە داهاتووی نزیکای ئینشاڵڵا من زۆر مرتاحم بەم چەند ئیشەی ئەم دواییە کە کراوە و بەم ئیشەی خۆشم کە بەشدارم بەڕاستی شانازی پێوە ئەەکەم ڕەنگە وەکو ڕۆڵی سەرەکی تەواو نەبێ بەڵام هەست دەکەم منیش بەردێکم خچۆتە سەر ئەو دیوارە کە بەرەو هەڵچوون ئەچێ و ئینشاڵڵا ئەمە ئەبینە خاوەنی سینەمای کوردی خۆمان ئینشاڵڵا بەو شێوە بجا جەنابەت هەم ئەزمموی کارکردن لە کوردستانت هەیە هەم لە دەرەوەی کوردستان لەگەڵ هەم ستافی بیانی هەم ستافی ناوخۆیە چۆن باسی ئەم جیاوازی ژینگاناکەی لە ئیشا ئەزان چۆنە من بڕواتان هەبێت لە هەفتاکان و هەشتاکانی بڵین پێشوە قڕنی پێشوە لەسەر هەموو مقابلەکانم لەسەر تەلەڤیزۆن بێ لە رادیۆ بێ لە جەریدە و ڕۆژئیشتەکان بێ گۆوارەکان بێ حد داوای ئەوم کردووە ئەبێ پیشەگەری بکەین ئێمە ئەبێ من کە ئەکتەرم ئیتر پێویست ناکە کارێکی کە بکەم من کە ئەکتەرم ئیتر پێویست ناکە دەرهێنان بکەم کەسێک کە اختصاصی کامێرەمانە پێویست ناکە کارێکی تر بکە با
با قوڵ بێتەوە لە کارەکەی خۆی ئابدەیت کا لەو کارە بۆ ئەوەی بتوانێت داهێنانی نوێ بکە. ئێستا خەریکەوامان لێ دێ لە ئەوروپا هەمووی وایە، ینی هەمووی وا کارەکە. ینی من لە فیلمی ئەوروپیا کارم کردووە لە مسلسلی ئەوروپیا لە کاشوڵەتی لە بەریتانیا کە هیچەکە لە مسلسلەکانی 30 ساڵە بەردەوامە کارم کردووە لە هەڵقەیەک لە هەڵخەکانە. هەر ئەوە ئابینی، یعنی هەر کەسە ئیشی خۆیەکە، کەس دەستکاری ئیشی کەسیشکە ناکە و ئەگەر پێویستی بە یارمەتیشی بێ ئەڵێ لی نازانم ئەمە ئیشی تۆیە، ئیشی من نییە. لێرە ئیستا خەریکە ئەوە دروست دەبێ. ینی لەم فلیمەی ئەخیرە لەم تەجروبەی ئەخیرە تەمی بابا بەڕاستی من ئەوەم بەدی کرد، ینی بە جۆرە لە جۆرەکان ئەوەم بەدی کرد کە خەڵکانێکان تەنها چاویان لە ئیشەکەی خۆیانە، خەڵکانێکن کە تەنها ئەو ئیشاکەن پیان سپێردراوە و بەڵێ لێشی ئەزانن. ینی ئەو مهمە، ینی تۆ بەیەکێ بڵێ ئەو ڕفلەکشنە بۆ بگرە لی نەزانێ بیگرێ بڵێت چۆن بیگرم، ئەو کەوتی ئەو ڕفلەکشنم بۆ بگرە ئیتر ئەزانێت چۆن خۆی تاقیەکاتەوە چۆن تاسیری هەتاوەکە یا لە ئەیاتۆ لە دەمچایی ئەکتەرەکە. ئەمانە شتی وردن، بەڵام شتی گرنگیشن لە هەمان کاتە، چکە تۆ لە کاری سینەماییە بە تایبەت کات زۆر مهمە. هەموو شتێکە بەکرەیە، هەموو شتێکە پارەیە، هەموو شتێک ئەبێ حسابی بۆ بکەیت. کات مهمە. تۆ لە جاتی ئەوەی بە زەلامێ بڵێ نە ئاوامەکە ئاوا بکە، ئەوە هەمووی کاتە لێ دەڕوا. بەڵام ئەو وەختە کە کەسەکە بە پرۆفشنالی کارەکەی خۆیەکە کە من لە ڕفلێکشنەوە کۆبازەکەم بۆ هەموو شتە گەورەکانی تر کە کارەکان بە ڕێکوپێکی ئەڕوا و لە کاتی خۆیان ئەڕوا، ئەمە هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی مادیەوە هەم لە هەموو ڕووەکانەوە سوودبەخشە بێ. بۆیەکە من زۆر لەم ئیشەی دواییە زۆر باسیەکەم بەڕاستی لە هەموو چاوپێکەوتنەکانی ترشا باسم کردووە. تەجروبەیەکی نوێ بۆ من بە ئاساس هەروەکو ڕۆڵیش تەجروبەیەکی نوێ بۆ من. وات لێکە دڵخۆش بی بەڕەوتەکە کە لە ئێستا بەتاکید، ینی من سبێنێ ئەو کۆمپانیای کە بەم کارە هاتووە هەڵساوە مترۆنۆم، بەڕاستی ئەگەر کاری چێ بکە بە دڵ حەزەکەم کاریان لەگەڵا بکەم. ئینشەڵڵا بەرهەمی تری کوردی ببینین. جا خات و شادان جەنابەت تەبعەن کۆمەڵێک ڕۆڵی زۆر جوانت بینیوە لە بەرهەمەکانە. پێم خۆشە باسێکی ئەومان بۆ بکەیت کامێک لە ڕۆڵەکان هەیە ئەوەنە تێکەڵ بە ڕۆڵەکە بوویت دابڕان لەو ڕۆڵە و گەڕانەوە بۆ کەسێتی خۆت بەلا تۆ کارێکی ئاسان نەبوو بێ زۆر تێکەڵی بووی. لە ڕاستیە من بۆ خۆم کە ئیژەکەم زۆر حەزەکەم تێکەڵی کارەکەم بم، بەڵام ئەوە زیاتر لەوانەیە بینەرەکەم ئەوم بۆ بڵێ ئەوم پێ بڵێ کە تۆ لەو ڕۆڵە زۆر جوان دەوری بینی ئەوەیە کە لەسەر زاری ئەو خەڵکە بمێنێتەوە. بۆ نمونە ئیشە کۆنەکانم جێی شانازیمە و فەخری پێوەکەم، بۆ نمونە ژیان، بۆ نمونە گوڵاڵە، ئەمانەیەکێکن لەو ئیشانی کە هەرگیز بیرم ناچێتەوە و کەسانی کەش کە تەنانەت تا ئێستاش کەم بینن بەو ناوە کۆنەوە بانگ مەکەن. ئەم ئیشانی کەشم خۆشحاڵم پیان، بەڵام زۆر جار هەیە لەگەڵ هەندێک کەسا کە کارەکەیت ینی هیلاک دەکا بڵێم فترەی زەمەنی سە شەماڵێکو باسی کرد فترەی زەمەنی کە دایان نابوو بۆ ئەم ئیشەی تونی بابا بزەبت لە کاتی خۆیان تەواو بوو شەماڵ گەڕایەوە. بە جاری وای ئیشێکەکەی لە ئیشم کردووە لێرە بۆ 6 مانگ هاتوومەتەوە ساڵێکم پێچووە. یعنی ئەمەش ینی مەشتێک نییە کە بێڵێم ئەمەش لە نەزانینی ئەو دەرهێنەرەیە ئەو ستافێک کە ئیشەکە ئەگەن ئەوانە هیلاک دەکەن زۆر هیلاگە بی لەگەڵیانە، بەڵام ئەوەیە من خۆشبەختانە هەموو کارەکانی خۆم خۆشەوێت. دەڕاتۆ دوکەینەوە لە تۆ پێم بڵێ لە بەریتانیا یاپراخ دروستەکەی یان وەڵڵا یاپراخ دروست دەکەم سەروپێ دروست دەکەم دەواتەکان هەیە کە لوپەلەکان لە هەموو شتێکی هەیە بەڵام هەموو شتێکی حەز لە یاپراخ هەیە پیاوەزۆرینی حەز لە یاپراخ نیە نازانم گۆشتی تیانە بێ بەرەوڵا گۆشتیانە ئەبێ چی گۆشتی تێ نەکەم بە گۆشتەکە لەو لاوەدانێم ئەوەی خوا تقریبا هەمومان من خۆم حەزم لێ سەشکروان لاتۆمیان کچەکەم شایی کچم حەزی لێ ناکە شنو حەزی لێکە شارۆ حەزی لێ ناکە خەریکە وردە وردە کاریگەری بەجێ هێڵێ. ئەی حەز بە گۆشت لە چییە ئەەکەی کاک شەماڵ؟ وەڵی وەکوتم بەس قیمە حەزریەکەم ینی مە بەسم لە قیمەت چێ کوبەیە کفتەیە شفتەیە کەبابە ئەوانە ئەخۆم بەس وەکو گۆشت نایخۆم کە گۆشتەکە بین بەتابەت ئێسقان و چۆری پێوە بێ ئەوە هەر وەزن تێگەچێ. ئێستا تۆ کە بەم شێوایانە و بەم داواکاریانەوە داوای خواردن ئەکەی خۆشت یارمەتی ئەیەی؟ خواردن دروست ناکەم بەڵام هینە خواردنەکانی شەماڵ خۆشە ینی کەم بڵێن بۆ نمە شتێکی بەسی دەبێت بن پێڵێم وا بکە واکە ئەگینا بۆ هەموو شتێک یارمەتینە هەموو وەکو یارمەتی بڕوا ناکەم کەسە بێ مەقام ئێمە دوو کەسیشین لە ماڵەکە دووکمان ناوینێتەوە
کچەکان شنۆ شایی شویان کردو شارۆژی نیە ناوە بەختەوەر ئیتر هەردووکمان ماوین تو بەدڵی یەکتەی هەموو شتێکەکەی دەستان خۆش زۆر زۆر بەخێر بن جارێکترم ڕۆ گەورەتان کردین ئێوە جێگەی شانازی لەنێو کووردا بێگومان خۆشەویستی بینەر و ئەوانی کاتان بینە کارەکانتان ئەوەی ترەزانم هاانیەوەدا لە کارەوەندەکان بەردەوام بن بۆ ئێمەش بە هەمان شێوە جێگەی فەرق و شانازی بۆم ڕۆدەدامان میوان بن سپاس بۆ ئامادەبوونتان جارێکتر جەژنتان پیرۆز بێت جژنیێوەش پیرۆز بێتەنە شتێکە حەزم کرد لە کۆتایە بیڵم زۆر داوای لێبوردن لەو بینەرانە ئەەکەین من بە ناوی فیلمی تەمی باباوامەوە بڵم زۆر داوای لێبوردن لەو بینەرانە ئەەکەین کە ئەو لە ماوەی ئەم دوو ڕۆژە هاتوون ئەوە سێم ڕۆژە دوێنێ پێرە هاتوون وەجێگانە بووە بەڕاستی ڕەنگە سیستەم خەلەلەکە لای ئێمە نەبێ خەلەلەکە لە سیستەمەکایە کە ناتوانانی پێشتر حیزیکەی ناتوانانی بە تەلەفۆن حیزیکەی تەلەفۆنەکان داناوە تەنها بۆ زیانیاری تەنها ئەبێ لەوێ بلیت ببڕی ئەو خەڵکەش عەزێ دەکێشێ و ئەرکە کێشەیەتە ستی سینەما لەوێ کێتە ئەوێ بلید نەماوە داوای لێبوردنیان لەکەین لێرەوە ئەوەش یەکێکی ترە لە نهێنی سەرکەوتنی و فیلمان و فیدباکێکی ترە بۆ ئەوە دەستان خۆش بە دووبارە زۆر زۆر بەخێر بێن ئەگەر مەجای تیا بێ شارێکی شەهیدی گەورە هین دڵشاد مەریوانیتان بۆ بخڕ ئەگەر بە تەواتی بیرم مابێ و داوای لێبڕ نەکەم ئەڵێم بیرتە ئەو جەژنەی کە هاتم وتم گیانە ئەمە دنیای و مردنە جەژنانەکەم باماچێ بێ لەو گردنە هەرە مەڭە دەم سووتا ئیتر لێ کردم بەهەڵا وتە جەژنە یا جەژن نییە چش جەژن حەقی ماچی چییە نەی خۆی تاڵە ماچ ئەوێ دەبیللاهی دەستێ بەردەستم ناکەوێت هەروەنگە بە خۆزانی یەک دانە ماچی وام کردی ئیتر وازم هێرا کەچی تو وازە نەهانی ئێستاش مەڵێ ئەمڕا و ڕێوی بۆچی و بۆچی بیرمە خەیتەوە دەبیللاهی جەژنەکەی تر هاتم یەک دانە ماچی ترم ئەوێتەوە دەست خۆش بێت سپاس دووبارە سپاس ئامادەبووتان بەڵامەکان ڕازاندینەوە جارێکتر سپاس بۆ گروپی میوزیک پێما بە برادران پێمان دەڵێن کەمتر لە 5 دقەمان ماوە بێ بەرهەمی دوا بەرهەممان پێشەش کرد فەرم سپاس بۆ ئێوە جارێکتر سپاس بۆ کاکە ڕەڤین سپاس بۆ کاروان و گروپی میوزیک سەرجەمیان ئەرەمیان زۆر سپاس دەسوپەنجتان هەر نەڕزێ هەر لەگەڵمان بەردەوام بن ئێمەش هیچمان نەماوەتەنا خۆشەویستیمان بۆ بینەرەکان ڕۆژێکی ئارام بۆ ئێوە دووبارە جەژنتان پیرۆز بێ و بە مەرهەمەش کۆتای بە پرۆگرامێنی فەرم
هەریارم میوانەوە خشکاڵی چاو جوان باوانم شۆخی ئەورەمانەوە خشکاڵی چاو جوان باوانم شۆخی ئەورەمان ئەرێ وەی 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 بەناز ئەرێ بەناز ناز مەکەوە ئەی وەی 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 بەناز ئەرێ بەناز ناز مەکەوە ئەگرمشم بابە باوانم ئەی تۆ دەنگێ مەکەوە ئەگرمشم بابە باوانم ئەی تۆ دەنگێ مەکەوە